ئەمە گەورەترین فیستیڤاڵی تەکنەلۆجیا لە زانکۆی سلێمانی کە ڕێکخراوی پەرەپێدانی بیری نوێ و کۆلێجی ئەندازیاری زانکۆی سلێمانی سازیان کردووە. لێرە 50 پرۆژەی جۆراوجۆری زانستی نمایش کراون کە ئەگەر هاوکاری بکرێن دەتوانن ئاستی تەکنەلۆجیا لە هەرێمی کوردستان ببانە ئاستێکی پێشکەوتوتر و چەندین گرفتی حکوومەتی هەرێمی چارەسەر بکەن بە نمونەی پرۆسەی با ئەلیکترۆنیکردنی حکوومەت کە پاش دەیان بەڵێن تا ئێستا ئیشوکاری هاوڵاتیان لە فەرمانگا حکوومیەکان بە ئەلیکترۆنی نەکراوە. بە پرۆجێکتێکی سۆفتوێری پرۆژەکەی من بریتە لە چێک سوولی واتە وبسایتێکی چێکینگە گەڕەنەوە شار سلێمانیە. سوودی وبسایتەکەی من چییە؟ یەک یارمەتی گەشتیاری دەرەوەی شار ئەیە کەوا لۆکیشنێکی تایبەتیان بێنەوە شاری سلێمانی بیدۆستنەوانێ و یارمەتی خەڵکی ناو شارەکەش ئەیات و یارمەتی بەرزکردنەوەی ئاستی بزنسی مۆڵ و شوێنەکانیش ئەیە. لە ڕێی ئەم وبسایتەوە توانیومە سوودێکی باش بگەێنم بە شارەکەم سلێمانی. ئەم پرۆژەی ئێمە بەکتۆنیکردنی حکوومەتە کە کۆمپانیای فۆرمی خۆراکە و هەروەها کاتێ لە ئایلێکە ناڵەکە لە دایکە بێ یا دوور بە کەسێکە ئەمرێ یاخود بزانین بەشە خۆراکی ئەو مانگەمان چی هاتووە بۆ بایعی یاخودمانێ لۆکیشنیەوە ئەو بایعیمە بدۆزینەوانێ لە ڕێگەی وێبسایتێکەوە دروستمان کردوکە کۆمەڵێک دائیرە و کۆمپانیای فۆرمی خۆراک بەیەکەوە کۆکاتەوە ناو وێبێکە و هەروەها ئەم پرۆژەی ئێمە زۆرشت لەخۆگرێ کاتێکمانێ مەسەرەن کەسێک ماڵیانە گواستنەوانێ لە فڵان گەڕۆگەسن بۆ گەڕێکێکی تر پێویست ناکات بچێ بۆ دایرە زۆر ئاسانکاری بۆکە و هەم لۆدی دەرەکانیش کەمەکاتەوەوان تۆ لە ماڵی خۆتەوە لە ڕێگەی مۆبایلەکەتەوانێ ئەمیشە جێبەجێگەیت و پرۆژەکەی من چی؟ ئەم پرۆژە سیستەمێکی بەڕێوەبردننی زانکۆیە کە کۆنتاکتێکە لە بینی مامۆستا و تەلەبە وەکوچی وەن من ڕێخستنی مەعاشی مامۆستا ڕێخستنی دەرەجەی تەلەبە ڕێخستنی غیابەت تەلەبەمان هەموویەکە بە ئەلیکترۆنی. گرنگجیین پرۆژانە لەوایە کە ئێمە یەکەم توانای خوێندکارەکانمان بۆ دەرەکەوێت. ئەندامێکی لیژنەی هەڵسەنگاندنی پرۆژەکان بە گرنگیەوە باز لەکردنەوەی ئەم جۆرە پێشبڕکێ و فیستیڤاڵانە دەکات و جەخت لەوە دەکاتەوە ئەگەر هاوکاریان قوتابیانە بکرێت دەتوانن داهێنان و کاری ناوازە لە بواری تەکنەلۆژیا بەرهەم بهێنن. گرنگی ئەم فیستیڤاڵانە لەوایە کە خوێندکاران و گەنجان ئەتوانن تواناکانی خۆیان کەنە پرۆژە ئەو بیرۆکانی کە هەیەە بیسەلمێنن بۆ کۆمەڵگا کە ئەتوانن لە کایەیەکی کۆمەلگایە خزمەتکەن ئەویش بواری تەکنەلۆژیا و بواری ئەندازیاریە. گرنگجیین پرۆژانە لەوایە کە ئێمە یەکەم توانای خوێندکارەکانمان بۆ دەرەکەوێ لایەکی تریشەوە هەنە بیرۆکەی تازەی خۆیان هەیە کە ئەیبینین لەم پێشنگانە بێجگە لەوەش کۆمپانیەکان ئەتوانن بێن پرۆژەکانی خوێندکارەکان بینن ئەمەش زیاتر ئەتوانین بڵین هەلی کار دروستەکە بۆ گەنجان بیرۆکەی تازەیەتە ناوە خزمەت بە کارگەکانەکە خزمەت بە بواری ئایتی و تەکنەلۆژیاکە چونکە بەڕاستی ئێستا وردە هەموو پێشکەوتنی دنیان بەندە لەسەر تەکنەلۆژیاوە لەبەرەوە زۆر گرنگە کە ئێمەش ڕەشای ئەومان کردو ئەم خوێندکارانە هەنێکیان قۆناغی یەکەم من هەنێکیان قۆناغی دوون لە چاو ئاستی خوێندنەکەیانە پرۆژەکانیان زۆر باشە و توانایەکی باشمان لێبینیون. زۆرێک پێیان وایە جەنگی جیهانی سێیەم جەنگی تەکنەلۆژیا و ئەلیکترۆنیە. سیستمی بانکەکان، یەکە سەربازیەکان، وزەی ئەتۆم، وزەی کارەبا، خزمەتگوزاری بازاڕکردن، فڕۆکەوانی، پەیوەندیە تەلەفۆنیەکان، هاتوچۆ و گواستنەوە و گەیاندن و هەموو خزمەتگوزارەکانی تر بە ئینتەرنێتەوە گرێدراون. ئەمانەش هەمیشان مەترسی هێرشان لەسەرە و دەتوانێت جەنگێکی جیهانی ئەلیکترۆنی بەرپا بکات. لە هەرێمی کوردستانیش دەکرێت بە گرنگیدانی زیاتر بەم بوارە و سپۆنسەرکردنی مادی و معنەوی پرۆژەکان لەلایەن حکوومەتەوە ئاستی ئەلیکترۆنی و تەکنەلۆژیای زانیاری پێشتر بخرێت. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.